ئێرە مەیدانی ئاژەڵ فرۆشانی خورماتووە جمەی دێت لە کڕیار و فرۆشیار و مامەڵەی نێوانشان گەرمە. گوندنشینان کە ئاژەڵداری دەکەن نیگەرانن لەوەی کە حکوومەت پشتیوانیان نییە لە دابینکردنی ئالیک کە 2 ساڵە بەهۆی کەمبارانی و شکە ساڵیەوە لە وەرگانیە بۆ ئاژەڵەکانیان. باس ئالیک مەگەیسە جووە براجوو 800 ئاڵف 550 کێ توانێ بسێنێ نەوەڵە لەوە خەڵک بەرەڵایکە لە قەزەی ئالیکسانن کەس ناتوانێت ئالیک بسێنێ ئیسا تو واز لە ئالیک بێرە ئاتی ئەیفرۆشێ لە کووری بکاتەوە ئیتر ئەگەر حکوومەت ئاور ناتۆ لە خاوەنڕان لە خاوەن ئاژەڵ و دیەکان لەوانێ ببەرەو لە ناوچن بڕوە ئیتر وامان لێ بێگەشتمان بڕۆین لە شارە دانشین و حکوومەت بڕە لە دەرەوە مەڕمان بۆ بێرێ حیوانمان بۆ بێرێ و خزمەتمان بکەیت لەوە زیاترمان نییە. ئەوەی بەدی کرا لە مەیدانی ئاژەڵ فرۆشان نەبوونی کوشتارگەیە و گۆشت فرۆشان داوا دەکەن کوشتارگەیەکیان بۆ دروست بکرێت. 9 ساعت تقریبا هەنی لاگەی ئەمە داواگەن وسا بەر خۆرەگە وەستەیکە وتە گشتی دەیلا خۆرەخەکە بەر خۆرەگەەوە ئیشەکات نەسی ئەوەرێکمانەیە تر لەبەر بارانە تر ئەوەتانێ قەساوەکان کیلۆبان شارە حیوان سەرڕن مەزەرە زۆر زەروریە دواتاش خەڵکی زۆرتیە بۆ ئەم مەتەقەی دووس لە جۆڵ حەمرین و لە تکریت و لەیلا و لای تاوە لە تازە خورماتی و لە حەمرەوەم دیمەتیکشی خێتێ بۆ براگات. فەرمانبەرێکی ڤێتەنەری خورمات و هۆکاری نەبوونی کوشتارگە لە قەزاکەدا ئاشکرا دەکات. نەبوونی کوشتارگە لە شارە ڕاستی زەرێکی زۆری هەیە هەم لە ڕووی ژینگەیەوە بۆ ژینگە زەرێکی زۆر ئەدات چی لە ڕووی بۆنە و چی لە ڕووی کۆمەڵێ نەخۆشی ڤایرۆسات انتقالیەوە و هەمیش لە ڕێی ئەوەی کە قەسابەکان ڕەنگە بتوانن بە کەیفی خۆیانمە ئیسراحەتی خۆیان بتوان حیوانەکان سەر بڕن بۆیە کوشتارگە زەرورە لە شارەکە کوشتارگەیەکە بێت. بەڵە چەند جارێک وەکو دایری ڤێتەنەری داوا کراوە چاوەڕێی وەڵامدانەوەی ئەو کتابانین کەوا بە ڕسمی داوا کراوە بۆ قەزاکە کوشتارگەیەک بکرێتەوە. لە کاتێکدا حکوومەت ئالیک بۆ خاوەن ئاژەڵداران دابین ناکات ناچارێن لە بازاڕی ڕەشدا ئالیک بە نرخێکی بەرز بکڕن ئەمەشوا دەکات نرخی گۆشت گران بێت. خاوەن ئاژەڵان 2 ساڵە وشکە ساڵی تەنی پیان هەڵچنیوە و حکوومەتی شتاک و ئێستا ئالیکی بۆیان دابین نەکردووە بۆیە ناچارن بەشێک لە ئاژەڵەکانیان بفرۆشن تاکو بەشەکەی دیکە بەخێو بکەن بۆەوەی بەردەوام بن لە ئاژەڵداری. کاروان حەبیب کورتسات نیوز خورماتوو.